لە ئێستادا وەزارەتە سامانە سروشتیەکان بە نووسراوی فەرمی پارێزگاکانی هەرێمی ئاگادار کردووە بۆ وەرزی زستانی ئەمساڵ ناتوانێت نەوتی سپی دابین بکات و لە دوای بەڵابوونەوەی ئەم هەواڵەیەش ترس و دڵڕاوکۆی لەلایەن هاوڵاتیانی قەزای بەردەڕەش دروست کردووە و نیگەرانی خۆیانیش لە ڕێگەی ماچی کەناڵی بادیناساتەوە دەردەبڕن. من وەکو وڵاتیەکی دەڤەری بەردەڕەش داواکاریم ئەوەیە حکوومەت بە پیلانی خۆی دابڕواتەوە چۆن ئەو شتانە گرفت دێنتە پێشم ئێستا من وەکو خۆم کە پارەم نەبی ژیانی ڕۆژانم پێجێبەجێ بکەم نەوت پێ بکڕمەوە دەبێ ناچارە بێ ینی دەستی خۆمان بین بۆ دار و درەخت و شتیەوە دیگەر نەوت نەبێ خەڵکەکە ناچار دەبێ ئەو شتانە بکاتن کە تۆش ئەو شتانە بکەی ئیدەوە ینی بە شێوەیەک ئەوە دەخاتە سەر ژینگە تۆ بچی دار بۆ بڕیدی ژینگە دەشێوێن یانێ با بڵێن هەموو شتەکان یەکجار دەشێوێتن بە عەقەن ئیدی ئەوە بابەتەکە. زۆر گران بووە نەوت بەسەر کەوتووە نازانم ڕۆژەکەی چەندە بەڵام جێم لێ بووە لە خەڵکانێک ئەڵێن سەر کەوتووە خۆم لە شەریکەی نەوت کارم کردووە لە مەنتیقەی بەردەڕەش 27 بیری لێیە 27 بیر خۆم ئیشم کردووە لەگەڵیان تا ئێستا هیچمان نەبینیوە بەخوا کارکووکی دووەم ئەم بەردەڕەشەیە بەڵام تا ئێستا هیچمان نەبینیوە هیچ خێری نییە بەخوا خێری بۆ ملت نییە بەس دووکەلەکەی بۆمەیە بۆنەکەی بۆمەیە یعنی پیسادەکە بۆمەیە خاوینەکەش بۆوانە. دڵپڕی و بێزاری بەشێک لە خەڵکی ئەم قەزایە لە بەرامبەر حکوومەتدا گەیشتوتە ئاستێک کا بڵین کابینەی هەشتەم شکستی خواردووە ئەگەر بەم شێوە ژوا بڕوات چاوەڕوانی قەیرانی زیاتریش دەکەین. خۆی کێشەکانی ئەمڕۆی کوردستان سەرچاوەکەی لە کابینەی هەشتی حکوومەت یاریمکە دەست پێ کردووە بە سورۆکاتی نێچیروان و ناڵێنەوە لایەنەکانی بەشدار بووش کە بە ئیفلیج هەژمار دەکرێت لە ئێستادا پیلانەکانیان هیچ دروست و گونجاو نین بۆیە خەڵک بەدەست بێکاری و دەناڵێنێت و کێشە لە دوای کێشە بەرەوی کوردستانی گرتووە لە ئێستادا دەبینین حکوومەتی مەرکەزی عێراق جگە لە موچەی ماگانەی فەرمانبەران هەر یەکەوت 10 ملیۆن دەتوانێت وەکو سلفەی درێژخایان پێیان بداتن کەچی حکوومەتی ئێمە ناتوانێتن موچەکانیان بە نیو موچە و ڕوبع موچە لە کاتی خۆی بداتن.